باشتە دێدا سڵاتان لەبێت بینەرانی پایتەختی میدیا ئەوەی گەیشتنی هێزێکی سەرمانی سوپای عێراقا بۆ نێو شەناغا کامێرەمانەکەم دیمەنەکان ڕاستەخۆ بوازێتەوە بۆ بینەرانی پایتەختی میدیا ئەوەیەکە بە سەرپەلی سەربازی و هاتمەتە نێو جوندەکەەوە تاوەکو ئێستا نازانرێ مەبەستی هاتنەکەیان چی و دەیانەوێت چی بکەن مەسەر ڕایەوەی کە جوتیارانی شەناغا ڕایان گەیان کە ئەو هێزی هاتووە دەیانەوێت دەست بەسەر تراکتۆری جوتیارانی کوردا بگرێن سەر ڕایەوەی کە هێزێکی سوپای عێراق شەوی بە هەمان شێوە لە نێو جوندەکە ڕزگیان دەست پێ کرد چاکارێکان دەستی کردووە دەستیان بە سەر چەند تراکتۆری داکاری دێتەکە هاتوون لێرەوە دانیشتوانی جوندەکانی داخەڵەکە تراکتۆرەکانیان بگرێەوە ئەوە سوپای عێراقە دەستگای جونداران دیارە دانێت بکەن بەڵام نازانم تاوەکو ئێستاماندا مەبەستێک هاتوونەتە نێو جوندەکە دیارە گفتوگۆ بکەن لەبارەی ئەوەی کە پێم وابێ سوپای عێراق خۆی دەستداران دەڵێن هاتوون تراکتۆرانە دەست بەسەر بکەن کە شەوی ڕابردوو گێرەکاریان کردووە من دەمەوێت کامێرەمانەکەم دیمەنەکان ببازێتەوە كاك كابرا على الراي يعني زبيني رحمة هذا التصوير بس اما بس شيء هاتوا Curtiega ferme che bacia classe بعد يلا هزار أحكام ونيوز استعلان فيها خوشنية لكن إذا كان يبغى نيوان خويا توصيل كن هذا كاميرا مالك